ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری چەمچەماڵ دوای ماوەیەک لە کارکردن لە خودی بیناکە و کاروبارە پزیشکەکانمان و هەروەها لە ڕووی مۆڵەتی حکومیەوە کە کارمان لەسەری کردووە الحەمدولیلا لە ئێستا کارەکانمان لە هەموو مەجالەکانە چۆتە پێشەوە و لەبەرەوەی کە ئێمە لە شاری چەمچەماڵە کار دەکەن و شاری چەمچەماڵ خەڵکێکی زیاتر کەسوکاری شەیدان و فەنکراوانە بۆیە لە هەموو لایەکەوە ئاماژەمان بۆ کرێەوە تەلەفۆنمان پەیوەندیمان پێوە کرێ کە پێیان خۆشە لە زووترین کاتە تا مەزڕون لە زووترین کاتە خزمەتەکانی بەخشین پێیان بگات بۆی ئێمەش بە زەڕورمان زانی لە دەستپێکی کارەکانمانە هەندێک لەو بەشانی کە ئێستا هەموو کارەکانیمان حازر کردووە و مۆڵەتەکانمان تەرتیب کردووە بە ڕووی هاوڵاتیانی خەڵکی شارەکەمانە بیکەینەوە و خزمەتەکانمان بگا بە ئەو خەڵکانی کە گرفتارە دیار ئێمە ئامانج لە بەخشین خزمەتکردنی ئەو خەڵکەیە کە بە هەموو چینە توێژەکان بۆ بێت جیاوازی بۆی ئێمە ئێستا بەشەکانەوەی کە تا ئێستا کردومانەتەوە بەشی دەرمانخانەمان کردووەتەوە کۆمەڵێک ڕێز سپۆرت لە مەجای دەرمانساز لە دکتۆری دەرمانسازی و یاریدەری دەرمانسازم تایە کار دەکەن و بەڕووی هەوڵاتەنەوە لە بەروانی 1/3/2019 ئەکتیڤ بۆ بەشەکەمان و ئەمڕۆژ کە 11/3 تیمێکی بەڕێز لە فەرمانگەی تەندروستی سلێمانیەوە تەشریفیان هێنا و بۆ کاری تاقیگەکەمان کە ئێستا تایە هەین دیارە هەموو شتەکەمان ئێمە الحەمدولیا ڕێک و پێ کردەوە سوپاسی ئامادەبوونی ئەوانی شتەکەین دیارەکە هاتوون لە سبەینەوە کە 14/3 هەردوو بەشەکەمان ئەکتیڤ دەبێ و ئینشاڵڵا لەگەڵیشانە بەشی تیشمان ئەکتیڤەکەین ئەم بەشانە لە خزمەتی هاوڵاتیانی شاری چەمچەماڵا بێت.